گەر منداڵەکە گەشەیەکی باشی هەبێت زۆر فکر لە نەخۆشی خراپ ناکەینەوە. یعنی منداڵەکەشی کێشەی نییە گەشەی پێدەکە با بڵێن یعنی دەیخوا ڕشانەوەی بۆ دروست نابێ یان قەبزی بۆ دروست نابێ خۆ ئەمەش هەیە لە لایەکی ترەوە لە کۆتایی ئەومان بۆ بە دەردەکەوێت یعنی ئەمە لە هاتنی گرنگە لە جۆری شیرەکان. بەڵێ ینی حاڵەتێکی دیاری کراوە بۆ نمونە نەخۆشیەک لەگەڵ ئەوەی کە ئەم شیرەی پێ ئەکەوێت یان پێی ناکرێت بەڵام بەڕاستی نقطەیەک لەسەر شیری کیس هەمیشە ئێمە گەشە بۆمان زۆر گرنگە لە هەڵسەنگاندنی منداڵە کاتێککە منداڵێک هەڵدەسەنگێنین یەکێکم شت کە سەیری دەکەینەوە ئەگەر منداڵەکە گەشەیەکی باشی هەبێت زۆر فکر لە نەخۆشی خراپ ناکەینەوە. بەڵام جار هەیە منداڵەکە گەشەشی باشە بەڵام دەلالت نییە لە تەندروستێکی باش. بۆ نمونە ئەگەر مناڵێک شیری کیس دەخوا بەڕاستی ئەمە لە پێش 1 ساڵی بە هیچ جۆرێک لەگەڵ شیری کیس نین لەبەرەوەی شیری کیس فۆرتیفیکیشن ناکرێت یعنی بۆ نمونە کۆمەڵێک مادە هەیە کە بۆ تەندروست بوون و بۆ گەشەکردنێکی باشی منداڵەکە مەرج نییە گەشەکردنی ئیلا جەستەیی بێ گەشەکردنی مێشکی کۆ ئەندامی دەمار کۆ ئەندامی با بڵێن بەرگری جەستا ئەوانە کۆمەڵێک مادە ئەکرێتە ناو شیرەوە کە بۆ ئەوانە گرنگن. فۆرتیفیکیشن ناکرێت شیری کیس ئەم شتانەی تێ ناکرێت کە تێی ناکرێت منداڵەکە بەردەوامی ئەمانە ئەخوات دوات تووشی کەم خوێنی و کەم ئاسنی و ینی کۆمەڵێک نەخۆشی و کەمی بەرگری جەستە و کۆمەڵێک نەخۆشیە بێتەوە لە بیدات لەوانەیە خڕوخەپان دیار بێ بەڵام بە مەڕووری زەمن خڕوخەپانەکەی نامێنێ و لاواز و بێهێز و بێتاقەتە بێت